سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم بۆ جارێکی دیکە دەبمەوە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی بەسەرهات درێژە دەدەین بە گفتوگۆکانمان هەر درێژەی بەشی یەکەمە بێ لەگەڵ مامۆستا نەجمەدین گلی تێکۆشەری دێرینی باڵی مەکتەبی سیاسی. ئێمە لە بەشی یەکەم لەسەر کۆمەڵێک وێزگە لە ژیانی مامۆستا وەستاین لەوانەش لە ساڵانی 1957 و 58 و 59 و هەروەها ساڵی 1961 لە کاتی ڕاگەیاندنی شۆڕشی ئەیلول و هەروەها ئەو ئەرک و بەرپرسیارەتیانەی کە مامۆستا لە ساڵانی 1963 و 64 هەی بووە. ئێمە لە بەشی یەکەم گەیشتنە ساڵی 1964 و دروستبوونی کێشە و ناکۆکیەکانی نێوان باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی لە ناو پارتی. بەڵێ مامۆستا درێژە بە گفتوگۆکانی هەڵقەی پێشومان ئەدەین کە گەیشتینە ئەو ناکۆکی و ململانیانی کەوا لە ناو پارتیدا دروست بوو لە ساڵی 1964 لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی. بەخێربێ. زۆر سپاس. ئێمە باسی ئەوەمان کرد کە چۆن ئەو ڕووداوانە ڕوویدا لە 64 ئەوە بۆ مەکتەبی سیاسی هەوڵیدا کەوا ئەو بەیانەی بینی عەبدولسەلام عارف و خوالی خۆشبوو مەلا مستەفا هەندێک بۆچوونی تایبەتی هەبوو لەلایەن مەکتەبی سیاسیەوە. مەکتەبی سیاسی مامۆستا برای محمد بە ڕەحمەت بێ سکرتێری حزب بوو، چون بۆ لای مەلا مستەفا لەگەڵ دکتۆر عەزیز شەمزینی ئەیش ئەندامی مەکتەبی سیاسی بوو بۆی تێبگەن ئەم بەیانە چۆن دراوە، چونکەم بەیانەکە بەبێ ئاگاداری مەکتەبی سیاسی ئەو ئیتیفاقە کرابوو کە چۆن مەلا مستەفا وتوی پیان من وەکو ڕئیسی حزب ئەو قەرارەم داوە، حزبیش پێ مامۆستا برایمیش وتبووی تۆ ڕاستە ڕئیسی حزبی بەڵام ئەوایە مەکتەبی سیاسی دانیشتنێکرد بکردای لەگەڵ مەکتەبی سیاسی هەتا بگەیشتمانە ئامان، چونکەم بەیانەکە هیچ مافێکی کوردی تیا نەبوو و هەروەها دیموکراسیەتی عێراقی تیا نەبوو، هەر مجرد بەیان بوو. عەبدولسەلام عارف هەتاکو مابوو نەیەوت کوردستان ئەوێت شیمال عێراق متەمەڕیدینی الئەکراد، حتاکو ئیعازی دابوو جەیشەکە هەر متەمەڕیدینەتان گرت وای لێ بکەن. طبعا هەندێک ناخۆشی تووڕەبوون ڕوویدا، دوای برای محمد گەگەڕایەوە بە ڕەحمەت بێ لەگەڵ عەزیز شەمزینی بڕیاریاندا کۆنفرانسی حزب ببەستن. طبعا من خۆم لەو کۆنفرانسە نەبووم، 67 ئەندام ئامادە بوون، مام جلال نەبوو، عومەر مستەفا نەبوو، ناهیدە شێخ سەلام نەبوو، وابزەم ساڵح شوێش نەبوو، لە ئامادە نەبوو لە کۆنفرانسە کەچکە مام جلال پێشمەرگەکانی کۆ کردەوە، جەولەیەکی پێشمەرگەی کرد لە مەنتقەی جەباریەوە بۆ بەدەربەندی خان و کە کۆنفرانسەکەی کرد. ئەو کۆنفرانسە بڕیاریاندا ناڕەزایی بوون مامۆستا برای محمد بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ کەوا باسی ئەو بۆچوونە و ئەو ڕووداوە و ئەو ئیتیفاقەی کرد. هەموو قەراراتی کۆنفرانسەکە بەڕێزکا کەمال محێدین لەگەڵ عەبدولڕەحمان ڕووتە بردیان بۆ مەلا مستەفا، بەڵام خوالی خۆشبوو مەلا مستەفا ئەو بڕیارانەی پێ باش نەبوو و هەروەها ئەوانیش مؤتەمەرێکیان بەست. ئەوان مؤتەمەریان بەست قەراریاندا هەر کەسێ لەو مؤتەمەرە حاضر نەبێ تەڕدیان کرد لە حزب. کۆنفرانسی تیماریش هەروەها کۆنفرانسی ماوەت هەروەها عینی ڕوودا و ڕوویدا، ئەوانش ئەوانەی ڕازی نەبوون بەو کردەوەیە. ئیتر ئیشەکە وای لێ هات بوو بە شەڕێکی براکوژی زۆر بەداخەوە، خوێن زۆر ڕشت لە هەردوو لە پێشمەرگەی ئازا و چالاک چی پارتی بێ چی یەکێتی بێ، ڕووداوێکی دڵتەزێن بوو بە نسبەت میلەتەکەمانەوە. ئەوەی دەکەین جارێکی تر شتیوا ڕوو نەدات و هەموو گیر و گرفتەکانی کورد چارەسەر بکرێ بە گفتوگۆ و بە دایالوگ و بە بێشەڕ. مامۆستا ساڵی 1966 خولێکی کادرانەوە بزانم لە بەغدا بەڕێوە ئەچێ، ئەو خولە چۆن بوو؟ ئەو خولەوە بزانم 2 مانگە خایەنێ، بەڕێستی شوا بزانم تیدا بەشداریت کردووە. ئەو خولە ئامان چی بوو لەو خولە؟ ئێمە طبعا لە دوای 66 بەحسی بیدایی 66 بۆ بکەم، لە 13/4 66 عەبدولسەلام عارف لە هەلیکۆپتەر کەوتە خوارەوە کۆتایی بەژیانی هاتەوە. اینجا مشتومڕێکی ڕوویدا لە نێوان عەسکەریەکان و مەدەنیەکانە. عەسکەریەکان هەوڵیان نەدا
ڕئیس جمهوری عسکەری بێت زابط بێت یعنی مەدەنیەکان هەوڵیانەدا مەدەنی بێت ئەو کاتە کێ مڕەشح بوو لە مەدەنیەکان عەبدوڕەحمان بەزاز عەبدوڕەحمان بەزاز دکتۆرای هەبوو لە یاسا پیاوێکی زانا و مسەقف و ئوستادی جامیعیش بوو بەڵام لە مشتومڕی عسکەریەکان سەرکەوتن لە هەفتەی 4/66 عەبدوڕەحمان برای عەبدوسەلام عارف بوو بە ڕئیس جمهوری عێراق لە 18 4/66 عەبدوڕەحمان عارف بوو بە ڕئیس وزرای عێراق طبعا ئەم عەبدوڕەحمان عارف لەو کاتە شەڕێکی زۆر خوێنایی ڕوویدا لە شاخی هەندرێن حکوومەتی عێراق کز بوو لاواز بوو و عەبدوڕەحمان عارف خۆی وەفدێک چون بۆ لای خوالی خۆشبوو مەلا مستەفا بۆ تەفاهم و بۆ شەڕاگرتن ئەو شتانە بەڵام تەفاهمیان نەکرد گەڕانەوە کە گەڕانەوە عەبدوڕەحمان عارف ئیتیساڵی کرد لەگەڵ حیزبە ئەو کاتە بەڕێز خوالی خۆش بوو کاک حلمی عەلی شەریف لە بەغدا بوو کاک حلمی پیاوێکی مسەقف و خوێنەوار و ئەوڵی مەکتەبی سیاسی بوو ئاگدار حزبی کردەوە کەوا پەیوەندیان لەگەڵمان کردووە بۆ گفتوگۆ حزبیش مانعی نەبوو لەبەرەوەی حزب هەوڵیەدا هەر چۆنێ بێ هەندێ ماف بۆ کورد بەدەست بێنێ و ئەو کاتە کاک حلمی کەوتە گفتوگۆ لەگەڵیانە و توانی هەندێ ماف مەسەرەن دەرکردنی هەموو بەندەکان گەڕانەوەی ئەو کەسانەی کە دەرکراون خوێندنی کوردی ببێتە کوردی و جەژنی نەورۆز وەکو جەژنێکی نەتوایی حساب کرێ ئەمە بەپێی ئەو ڕێکەوتنە بوو کە با بڵێن باڵی مەکتەبی سیاسی حکوومەتی عێراقیە ئەنجام ئەمە ڕێکەوتنی ساڵی 1966 بوو کە کۆمەڵی دەستکەوتی هەبوو لەوانەش بۆ نمونە ئەو دەستکەوتانە بوون ئەم دەستکەوتانە دامەزراندنی کەناڵی کوردی نه ئەوە لە کاتی 68 ئەمە لە 66 باش گەڕانەوەی دەرکراوەکان مۆزەف و کرێکار و ئەوانە دەرکردنی بەندەکان جەژنی نەورۆز بکرێت دێزرێن نەتەوایەتی هەڵگرتنی زەخسیش لەسەر ئابووری کوردستان ئەمە دەستکەوتی ئەو ساڵانە بوو کە ڕێککەوتین لەو کاتە حزب قەراریدا دەورەیە کادری بکاتەوە لە بەغدا ئەو دەورە کادریە 20 کەس ئامادە بووین من کوڕێکشیم لەگەڵا بۆ بەڕەحمەتی مرد بەکرعلی 20 کەس بووین من مراقبی دەورەکە بووم لە بەغدا بۆ 2 مانگ و دەورەمان کرد مامۆستاکانمان مامۆستا حلمی عەلی شەریف بوو ڕژدی عەلی شەریف بوو خەریج ئەڵمانیا بوو مام جەلال بوو عولەما بوو مامۆستا ئیبراهیم بوو دەرسی پرۆتۆکۆلیان پێمان نەدا منهەجی حزب چۆن دەتوانی مفاوەزات بکەی چۆن دەتوانی منهەجی حزب جێبەجێ بکەی بەو ئوسلوبە ئێمە ئەو 2 مانگە ئەو دەرسەماندا هەموو کوردستان بەشدار بوو هەوڵێردەوە کە سلێمانی خانەقلین بەڵێ مامۆستا بزانم لە ساڵی 1967 جەنابەت چاوت بە سەرۆکوەزیری ئەو کاتی عێراقەکەوێ ئەو چاوپێکەوتنەت بۆچی بوو؟ بەڵێ حکوومەتی عێراق هەموو کرێکارە کوردەکانی لە شەریکەی نەو دەرکرد دەریانی کرد ڕاتبەکەی پیانەدا لەکوێ لە بازار مع العلم کرێکارە کوردەکان و فەنی کوردەکان دەورێکی باڵایان هەبوو لە ئینتاج شەریکەی نەوت خبریان هەبوو ماوەیەکی زۆر کرێکار ئیشیانە کرد بەڵام حکوومەتی عێراق بە ناوی ئەمن و بە ناوی ئەوەی ئەمانە غیر مەرغوبن دەرانی کرد لە دەرەوەی شەریکەی نەوت مەعاشەکەی هەدا پیان ئێمەش ئاگاداری حزبمان کردو وتمان ئەمە شتێکی ڕەوا نییە خەڵقی خبرێ هەیە و ئینتاجی عێراق کەمەکە و دەستکەوتی کەمە بێت و خەڵقی نوێ ئەو تازە ئەو خبریان نییە ئەو ئینتاجە ناتوانن بەدەست بێنن حزب داوای کرد لە ڕئیس وزەرا وتی برادێکمان نییە لە کەرکووک ئەوێ بۆ مقابلە وعدی بۆ من سن منش لەگەر کاک کەمال محێدین بەڕێز کاک کەمال محێدین
چومان ئەو کاتە ڕئیس وزەرای عێراق ناجی تاڵب بوو. ناجی تاڵب وابزانم لە ئەسڵا خەڵقی ناسرێشە کە چوین بۆ لای لە مجلیسی هین بوو مەقەڕەکەیان نە بەغدا کە چوینە ژوورەوە ئەهلا وسهلا بەخێر بێن تفەضەلوا وتی بەخێر بێن چۆنن بە عەرەبی قسەیەکە طبعاً وتم من هاتوومە نوێنەری کرێکار و مۆزەفەکانی شەریکەی نەوتم تا ئێستا حکوومەت هەموو کرێکار و مۆزەفەکانی دەرکردووە معلم ئەمانە صاحب خبران صاحب تەجروبەیەکی چاکن و قازانجی عێراق نییە ئەمانە لە دەرەوە بن و ئیش نەکەن و مەعاشەکان بدەن پێ بەڕێی من داواکەم لە بەڕێزت بگەرێنە سەر ئیشوکاری خۆیان و بۆ ئەوەی دەستکەوتی هەم عێراقە هەم خۆشیان ئیشوکارەکان پەرە پێدەن ئیتر وعدی داوتی ئینشاءڵڵا وەڵام جێبەجێ نەکرد کێشەکەیان هەرمایەوە کێشەکان مایەوە جا دوای زۆربیان نەقل کردی بۆ ڕوومادی و بۆ هەولێر و بۆ ئەملا ئەولا و هەندێکیانیان لێن گرت و مامۆستا هەر لەبەرەوە بوو کە کورد بوون لەبەرەوەی کورد بوون یعنی لەو کاتەوە حکوومەتەکان ئاوها کەوتونە دژاتیکردنی حکوومەتی عێراق لە وەختی سعید قەزازەوە هەوڵی داوە تعریبی کەرکووک بکە ئەمە شتێکی تازە نییە هەوڵی داوە تعریب بکرێن و بەڵام حتا مەقولەیەکی سعید قەزاز هەیە جەماعەتێک لە چەمچەماڵ و چین بۆ لای ئەڵێن ئێمە ئەمانەیە بمان خەیتە سەر سلێمانی سعید قەزاز دەڵێ بە من بێ سلێمانی شەخەمە سەر کەرکووک بۆی نفوسی کورد و بمێنێ یعنی تعریب لە زۆر دەستی پێ کردووە و بەردەوامە تاکو و ئێستش مامۆستا ساڵی 1960 طبعاً ئەوە کودەتا سەربازێکی بەعس ئەمجا دەست پێکە لەو ماوەیەدا دیارە ئیتر بەعس کە دێتەوە سەر حکووم وا بزانم تۆزێ بە نەرمونیانی و شت ئەوێ لایەنەکان بەگشتی لە خۆی ڕازی بکە ئەوانە لەگە کووردا چۆن مامەڵی کرد حزبی بەعس جاری دووەم کاتەوە سەر حکوم حزبی بەعس کە هاتە سەر حکوم لە 17 تەمووز ساڵی 1968 ئەو کاتە ئێمە هێزمان هەبوو قووەتمان هەبوو باعتیبار ئێمە لە 66ەوە تر بە ئاشکرا لە ناو شار بوونەوە حزب بوو مەقەڕمان هەبوو وێنمان هەبوو حزب کە هاتن پێویستیان بە ئێمە بوو پێویستیان هەبوو و ئێمەش لەبەر ئەوەی هەندێک دەستکەوتی کورد بێ و بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین مانەعمان نەبوو بەڵام بە مەرجی جێبەجێکردنی داخوازیەکانمان هاتنە سەر حکوم و هەوڵیان نەدا حزبی بەعس خۆیان وا پیشان میلەت بدەن وەکو 63 خوێن ڕێژ نەبن خەڵک دەربەدەر نەکەن ماڵی خەڵک نەڕوخێنن بەڵام خەڵکەکە بڕای پیان نەبوو هەر ئەترسا چونکە ئەمانە عینی حزبن بەڵام ئەوان هەوڵیاندا ئەو بۆچوونەی خەڵقە تۆزێک کەم بکەنەوە بۆ ئێمەش هەوڵماندا دەستکەوتەکانمان گەڕانەوەی کرێکاران و مۆزەفان بوو دەرکردنی هەموو سزەکان بوو خولێ بکرێتەوە بۆ لە دەرچوان بۆ ئەفسەران و فۆزات فعلم ئێمە چەند کەسێکمان کردە زابط و مفەوەز و شتیوە زانکۆی سلێمانی دروست بوو ئەمە باڵی مەکتەبی سیاسی کردی مامۆستا بەڵێ دامەزراندنی نووسەرانی کورد نقاباتمان دروست کرد ناوی مەکتەبەکانی کەرکووکمان گۆڕی هەمووی لە عەرەبی و کردمانە کوردی ئەو هەموو خوێندنی کوردی بە خوێندن ناو مەکتەبەکان عەرەبی مەکتەبەکانتان کرد کوردی هەموو ناویان بەڵام هەم دوای گۆڕیانەوە ئێمە کردیانەوە کوردی هەمووی لە ڕووی ڕۆژنامە و گۆڤار و بڵاو کراوە چۆن بوو مامۆستا ئەو هەموو هەبوو جەریدەمان هەبوو هەمووی ناڵێم ئەم مەتالیبە جێبەجێ کرا وابزانام یەکەم کەناڵی کوردیشە و کاتە دامەزرێت ئێمە ناڵێم ئەو دەستکەوتانە 12 دەستکەوتمان دەستکەوت تا خولی زابتەکان مفۆزەکان لەوانەیە یەکێک لەو کەسانەی کە بوونە مفۆز هەرزانی بوو سێ برادری ترمان کردە زابوت هینی نووسەرانی کورد دامەزراندی نووسەرانی کورد زانکۆی سلێمانی نقابات ڕئیس نقابات چەند ڕئیسی نقاباتی لە کورد بوو لە کەرکووک
مثلا بناء مشاريع محطة قطار نازم شو أمشن كريكاري كرد بوم من رئيس اتحاد نقابات من سكرتيري عامي نقابي نود بوم بەڵێ مامۆسا دواتر لە ساڵی 1970 ئەم جار ڕێککەوتنی یانزەی ئازار مۆرەکرێ لە نێوان حکوومەتی ئەو کاتی عێراق و هەروەها با بڵێن پارتی ئەو کاتە بەڵێ ئەم ڕێککەوتنە چۆن بوو ئایا ئەم ڕێککەوتنە درێژەی ڕێککەوتنەکەی ئێوە بوو کە لە ساڵی 1960 و 66 با بڵێن لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکەکانە با بڵێن لە عێراق مۆرتان کردبوو هەر درێژە پێدەری ئەو ڕێککەوتنە نەبوو بۆچی دەنگدانەوەکی وا گەورەی هەبوو ئەم ڕێککەوتنە لە یانزەی ئازار حکوومەتی بەعس زۆر ماندوو بوو لاواز بوو ئیمکانیەتی کەم بوو لە یەکی ئازار پەیوەندیان لەگەڵ خاڵی خۆش بوو مەلا مستەفا کرد کە پەیوەندیان کرد تا هەشتی ئازار نەکەوتن ڕێک نەکەوتن سەدام ڕۆیشت لە هەشتی ئازار بۆ یانزەی ئازار سەدام موافقەتی کرد یانزەی ئازار بەیانی یانزەی ئازار دانیان نا بە حکمی ذاتی ئەمە دەستکەوتێکی باش بوو و حتا باڵی مەکتەبی سیاسی پشتگیری ئەو دەستکەوتەیان کرد کە ئەم بەیانە درا حزب یعنی باڵی مەکتەبی سیاسی ئاگداری هەموو کادرەکان و برادرانی کردەوە پێویستە هەموو بەرەو بەغدا بڕۆن ناو شارەکان هەوڵی ڕوسلێمانی و دووەکو کەرکک نەمێنن بەڵام من مامەوە لەبەر چی مامەوە من مەسئولی ناوچە بووم مەسئولی کرێکاران بووم مەسئولی جوتیارانیش بووم حزب داوای کرد لە حکوومەت 4 شورتیان دا پێم 4 شورتە حرسم بوو لە ماڵ بۆ محافظەم و نەک خەڵقی ڕاڕا و دووڕوو هەوڵ بدە ئاژاوە دروست بکە هەموو برادران حزب بڕیاریدا بۆ ئەوەی نەبێنە شتێک دوای ماوەیەک کاک عومەر تەلیفۆنی کردبووم عومەر دەبابە بەڕەحمەت بێ مامۆستا ئابزاویستم باسەوە بکەم دوای ڕێککەوتنی یانزەی ئازار ئێوە وا بزانم وەکو پارتی هەردوو باڵ بوون یعنی هێشتا باس بۆکەم بەڵێ هەر دوو باڵ بوون چۆن هەوڵدرا کۆ بکرێنەوە مەسەلەن کێ دەست پێشخەری کرد دەست پێشخەرەکە چۆن بوو ئێستا بە درێژە باس بکەم کاک عومەر تەلیفۆنی کرد من چووتی سبەینە دێی بۆ بەغدا بۆ ماڵوان چوومە ماڵ کاک عومەر محمودی مەلا عزت شازاد سایب وابزانم کاک نوڕەدین کاک عومەر وتی ئێوە ئەبنە مەسئولی عێراق ئێمە ئەچینە دەرەوە کاک عومەر وتی ئێمە لەبەرەوەی ناسراوین کەشف بووینە ئێوە بە نهێنی قیادەی حزب بکەن ئێمە شوتمان باشە بەڵام بمەرجێک ئەو ناوانەی ئەندامانی حزب و چی پار و پول هەیە تەسلیممان بکەن بۆ ئەوەی درێژە بە خەبات بدەین وتی زۆر باشە ئێوە ئێستا بگەڕێنەوە ئێمە خۆمان خەبەرتان پێدەین وەڵا ئێمە گەڕاینەوە لەم بینە بارزانی دەستپێشخەریەکی زۆر نیشتمان پەروەری کرد بەڕاستی فاخر مێرگە سووری نرد بۆ بەغدا کە فاخر مێرگە سووری چوو بۆ بەغدا پەیوەندی لەگەڵ حزبا کرد ئەو کاتە هەموو برادران لە بەغدا بوون مامۆستا برایم سکرتێری حزب بوو مامجێنەر ئەندام مەکتەب سیاسی بوو علەما ئەندام مەکتەب سیاسی بوو کەماڵ محەدینیش ئەندامی مەکتەبی سیاسی بوو بەڵام حەلمی عەلی شەریف وازی هێنا بوو دکتۆر شەمزینی لە دەرەوەی عێراق بوو کاک عەلی عەسکەری و ئەندامانی ڕێژەی مەرکەزی هەموو لێوە بوون کاک فاخر لێ من سەرۆک بارزانی منی ناردووە بۆ لای ئێوە بۆ ئەوەی تەفاهم بکەین حزبیش ڕەدی دەست پێشخەرەکەی نەکردەوە وتی شتێکی باشە کۆبوونەوەیەکیان کرد بۆ ئەوەی وەفدێک دابنێن تەشکیل وەفدێک بکەن بۆی ئەو وەفدە بچێتە لای مەلا مستەفا مامۆستا وا بزانم جەنابەت ئەندامی ئەو وەفدە ئەبی کە ئەچی مەلا مستەفا ئێمە ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکەمانەوێ بە زیاتر قسە لەسەر ئەو وەفدە بکەیت کە چاویان بە خوا لێ خۆش بوو مەلا مستەفا دەکەوێت بەڵێ بەڕێزان ناوبڕێ وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان بەڵێ دووبارە گەڕاینەوە بۆ گفتوگۆکانمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین گلی
پێش ناوبڕەکە پرسیاری ئەوەمان لە مامۆستا کرد کە وەفدێک پێکەهێنرێ بۆ ئەوەی کە سەردانی خوا لێ خۆشببوومە لە مستەفا بکەن لە دوای ڕێککەوتنامەی ساڵی 1970. مامۆستا ئەو وەفدەیکەوە پێکتان هێنا کێ ڕۆڵی هەبوو لە پێکێنانی ئەو وەفدە، چۆن چوونە بەغدا، ئەو کەسە کێ بوو کە سەرپەرشتی وەفدەکە یەکرد و پێکێنانەوەی ئێوە یەکرد؟ مامۆستا سپاس. ئێمە کە چوومە بەغدا کاک عومەر بەڕەحمەت عومەر دەبابە وتی وەرە ماڵی ئێمە، کە چوم سێرەکەم مام جەلال بەڕەحمەت بێ، شازاد سایب، جەمال حەکیم، ئەحمەدی دادی، طەیب محەممەد دانیشتین. کاک عومەر قسەی بۆمان کرد، وتی ئێوە مەکتەبی سیاسی بڕیاریاندا بوو کە من ئەبێ ئەندامی وەفدەکە بووم، چونکە من مەسئولی کەرکووک بووم. مامۆستا بەراییم و مام جەلال وتبیان ئەبێ نەجمەندەگیریشی تیابێ و منیش لەسەر بڕیاری کاک عومەر چوم بۆ بەغدا، وتی وەرە ماڵ ئێمە، کە چوم ئەو بەرادەرانە دانیشت بوون. کاک عومەر وتی ئێوە وەفدێکن بە سۆرۆکایەتی مام جەلال ئەڕۆن بۆ لای خوا لێ خۆشببوو مەلا مستەفا بزانین چۆن ڕێکەکەوین، بەڵام هەوڵدەن زۆربەی قسەکان مام جەلال بیکە. باعتیبار مام جەلال شارەزای بارزانیە و ئیشوکاری لەگەڵیا کردووە، ئێمە شوتمان مانع نییە. ئیتر هەر ساین بەرەو فاخر مێرگەسەر ڕۆیشتین. فاخر چاوەڕێمانیا کرد. مام جەلال وەفدەکەی تەقدیم کرد، جەمال حەکیمی تەقدیم کرد، شازاد سایب بنشی تەقدیم کرد. وتی مام جەلال دوو جار مەحاولەی کوشتنمان کرد لە کەرکووک. مام جەلالیش دایە باششانمە بە پێکەنین و وتی کاک فاخر مەسمیم کوڕە باشتان نەکوشتووە. طبعا ئەم قسەیەکەم بۆ نەک بۆ ڕێکلامیان بۆ شتێک، ئەمە واقعەکە یعنی حەقیقەتێکە. وەڵا ئیتر وتی مام جەلال حەزەکەم کاک نەجمەدین لەگەڵ من مارسیدیزە سپی هەبوو لە پێشەوە سوار بێ تا کەرکووک. مام جەلالش وتی مانەعەم نییە. مام جەلال لە دوای خانەی دۆ سوار بوو کتێبێ خوێنیوە. وەڵا ئێمە سوار بووین، ئیتر هاتینە کەرکووک. کە هاتینە کەرکووک من داوای ڕوخسەتم لیان کرد، وتمە چم خۆمە گۆڕم بەرگی ئەفەندیم لەبەر بوو، بۆی بەرگی کوردی بگۆڕم. بەرگی کوردیەکەم کردە بەر گەڕام وەلایەن، وتم فەرمونەوە من حازرم، وتیان با بڕۆین بەرەو هەولێر. کە چوونە هەولێر خەڵقی هەولێری زۆر پێشوازەیەکی گەرمیان کرد، زۆر پێیان خۆش بوو. حتا خەڵقێک هەبوو ئەیوت ئەم ڕێککەوتنە لە بەیانی ئازار مهمتر و گەورەترە، چووکەم یەکبوونەوەی کورد، پێکهاتی کورد هەمیشە ئەتوانی بگەیتە ئامانجەکانی خۆت، بەڵام بە ناکۆکی بە دووبەرێکی کورد ناگاتە ئامانجی خۆی بەڕێی من یانیم. ئیتر لەوێ نانمان خواردنیوە ڕۆ هەڵساین بەرەو حاجی عومەران. مام جەلال لە پێشەوە سوار بوو، ئێمەش لە دواوە. تر ڕۆیشتین ماوەیەک، نازانم منطقی ڕایەتە کوێ لە دوورۆ تەپوتۆز و قەڵەباڵغێک زۆر بوو. مام جەلال بە فاخروتی کاک فاخر ئەو قەڵەباڵغەیە چییە؟ فاخروتی مام جەلال ئەمە سعدون غێدان وەزیر داخلی عێراقە لە لای سۆرۆک بەردانەی ئەگەڕێتەوە بۆ بەغا. وتی باشە کە گەیشتنە تەنیشتیان ڕاوەستا. فاخروتی پێویستە ئەودا پێویستەکە. مام جەلال وتی وەڵا ڕۆیشتین گەی هاتنە بەرامبەر ئێمە ڕاوەستان، ئەمەش ڕاوەستان. کە ڕاوەستان مام جەلال دابەزی سعدون غێدان تێک چوو بە عەرەبی وتی ها جەلال وێن؟ وتی ئەنتە منێن جایی ئەحنا ڕایحینە، تۆ لەکوێوە هاتی؟ ئێمە شەژین بۆ لای ئەو. ئامانجی مام جەلال چی بوو؟ ئامانجی مام جەلال بە سعدون غێدان بڵێ ئێمەی کورد لە هەموو تەنگ و ناخۆشیەکە یەک ئەگرینەوە، ئەتوانین یەک بگرینەوە و ئێمە مانەعمان نییە دووبارە بووینەوە یەک بۆ مەسلحەتی بەرژەوەندی میلەتەکەمان. کێوە یاوەری وەفدەکە بوو؟ خوا لێ خۆش بوو، درێژ بەردانی بوو، سامی مەحموود بوو، کاک مەسعود بوو. ئیتر بە خێراتین ئێمەیشیان کرد، وتیان فەرموو ئێوە کەرەمکەن بڕۆن، ئێمەش دێن بۆ لاتان. ئێمەش بۆ دەور مەغریب گەیشتینە ماڵی مەلا مستەفا. باشە مەلا مستەفا خوا لێ خۆش بوو، لەگەڵتانە کۆبووە. ئێمە لە غورفەیە بووین هەمومان، نانی مەغریبمان خوارد، نانی شاممان کرد. شەو ئەبێ بچینە دوێخانەکە، یعنی سنگەی مەلا مستەفا.
کە چوین سعات 12 شەو ڕەحمەتی بەرزانی مقابلەیە کرد سعات 12 شەو هات کە هات ئیتر مامجلال لە پێشەوە بوو ئێمەش لە دوای مامجلال یەکەیەکە یەکەمین پرسیاری لە مامجلال کرد وتی جەلال عەلی لەکوێیە مەقسەدی شەهیدی نەمر عەلی عەسکەری بوو وتی ئەزبەنی لە بەغدایە ئیتر هەواڵی مامۆستا برایم و کاکەمال و هەمووی پرسی مامجلال یەکەیەکە ئێمەشی تەقدیم کرد ئیتر شەو دانیشتین تا سعات 2 شێوەوە وتیان ئەم شەو هیچ ماندوو نێوە هیراکن باعتیبار لە سەفەر بۆ سبەینە دانیشتین بۆ گفتوگۆکردن لەسەر ڕێککەوتنی حزب چۆن ڕێککەوین دوو لەسەر سێ ئەندامان تێکەڵە بن بە مەرجێک ئەندامانی قیادی هیچ مەسئولیەتی وەرنەگرن یعنی ئەندامانی ژنی مەرکەزی ئەو کاتە دوای 5-6 ڕۆژ تەواو بووین مەلا مەستەفا بەڕەحمەت بێ بەرامبەرمان دارێکی درێژی بەدەستەوە بوو بە قەڵەمبڕی هەروای لێکە چاکیە کرد ئێمە توزانین وەڵا کە تەواو بووین لە ماڵیان هەرێکی داجگارێکی دا پێمان مەلا مەستەفا یەکی داژغارێکی دا پێمان کە دەرچوین مامجلال وتی با بچین بۆ لای مەکتەب سیاسیەکە مەکتەب سیاسی لە خوارەوە بوو وەڵا برادێک وتی مامجلال پێویستە وتی پێویستەکە ئیتر مامجلال وتی پێویستەکە ئێمەش وتمان باشە چوین وا بزانم کاک عەلی عەبدوڵڵا بوو لە بەردەم دەرگای مەکتەبی سیاسی دانیشت بوو هەوا بۆ خۆی وتی جەلال چیتان کرد بە دەنگێکی بەرزەوە مامجلال وتی تەواو لەگەڵ سەرۆک بەرزانی ڕێکەوتین چوونە ژوورەوە محمود عوسمان حەبیب محەممەد کەریم ئەو کاتە سکرتێری حزب بوو حەبیب محەممەد کەریم دانیشت بوو بەس تۆزێکین بوون بەس مامجلال زوو پیان گەیشت وتی برایەن ئێمە مەسئولیەتمان وەرنەگرتووە یعنی قیادە بەس ناوچە و لق و ڕێکخراوە کوردستان و لاوان و کرێکاران و جوتیاران تێکەڵە بینەوە وەکو حزب هاتینەوە بەرەو بەغدا بەرەو بەغدا هاتینەوە طبعا ئەم قەرارەتانە پێویستی بە کۆنفرانسی حزبەیە چکەم حزب ئەبێ وا بێ ئەبێشتی جەماعی بێ بڕیار دەرا لە 27/11 کۆنفرانسمان بەست تا 1/12 بە 6 ڕۆژ ئیتر کۆنفرانسمان بەست لە مەقڕی حزب لە وابزان مەقڕی حزب لە شارە فەڵەستینی بوو مامۆستا برایم کە سکرتێری حزب بوو بە تێر و تەسەری بەحسی ئەم مامجلال بەحسی کرد کە لەگەڵ مەلا مەستەفا ئەم قسەیەمان کردووە وا ڕێکەوتوینەوە ئیشەکە ئەوهایە مامۆستا برایمیش بەحسی زۆرۆفی عێراق و زۆرۆفی کورد و زۆرۆفی خۆمانی کرد کە حکوومەتی عێراق بێوەفا بوو بەرامبەر هەموو یعنی بە حزبی بەعس هیچ کاتێک وەفادار نەبووە هەوڵی داوە هەر بە مؤامەرە مامۆستا دەرەنجام ئێوە هەردوو باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی چۆن پێک هاتن ینی بە عەمەلی چۆن پێک هاتن سلسی دوو لەسەر سێ بڕیاریاندا کۆنفرانسمان بەست لە 105 کەس 93 کەس لەگەڵ بڕیارەکە بوون 12 کەس لەگەڵ بڕیارەکە نەبوو 12 کەس بڕیاریاندا من و کاک نوڕەدین ببینە ئەندامی کارگێری لەق بەڵام ئێمە هەوڵماندا نەبین وتمان هیلاکین ماندووین مام جەلال و کاک عەلی عەسکەری و کاک عومەر و مام وتیان نەخێر ئێوە کەرکووکین ئێوە شارەزای ڕێخستنن شارەکە ئەزانن ئەو برادەرانەیە دیێن پارتی باعتیبار ڕێکەکەوین هەموو ئەتوانن یارمەتیان بدەن ئەتوانن لەگەڵیان بگونجێن ئیتر ئێمەش داخوازەکەی ئەوانمان ڕەفز نەکرد قبوڵمان کرد داخوازەکەیان بووین بە ئەندامی کارگێری لەق و ڕێکخراوەکانشمان هەموو تێکەڵ کردەوە لەگەڵ ناوچەکانە مامۆستا لە بەرامبەردا حزبی بەعس ئایا جددی بوو لە جێبەجێکردنی 11 ئازار ڕێکەوتنامە 11 ئازار یاخود هەر کات کوشتن بوو بەڕێی من حزبی بەعس ئەو بەیانەی دەرکرد هەوڵیدا زیاتر کورد دووبەرێکی تێکەوێ نەک لە بەر بەرژەوەندی کورد چونکەم هیچ کاتی حزبی بەعس بەرژەوەندی کوردی نەیستووە و بەڵام دەست پێش خێریەکەی بارزانین خۆلی خۆش بوو و ئامادەبوونی باڵی مەکتەبی سیاسی وای کرد ئەو نیەتە گراوەی حزبی بەعسیان ناردە چاڵ و ڕێکەوتنەکە ڕوویدا و تێکەڵ بووینەوە و جارێکی تر بووینە یەک حزب بوو لەژێر ئاڵای مەلا مەستەفا
بەڵێ مامۆستا لە ساڵی 1970 جەنابەت بڕیاری دەستگیرکردنت بۆ دەرەچێت بۆچی بڕیاری دەستگیرکردن بۆ دەرەچێت و هەروەها تەنانەت قسە لەسەرەوەکرێت کە خەریکە لەسەر جەنابەت شەڕ لە نێوان حکوومەت و شۆڕشێ و کاتە هەڵگیرسێتەوە. بەڵێ ئێمە لە لقی کەرکووک هەندی ئاژاوە بوو لەگەڵ حکوومەت و یعنی وەزعەکە بەرەو ناخۆشی ڕۆیشت بڕیار درا لقی کەرکووک بچینە خاڵۆبازیانی بەس من بمێنمەوە باعتیبار من سکرتێر عام اتحاد نقابات بوو منیان هێشتەوە لە یادی حزب ئەوەتە ئەتوانە حتا ڕسمیشی بگرن لە هێنەکە لە یادی حزب خبرم بۆ هاتووتیان تۆ ئەبێ کەلیمەی حزب تۆ بخوێنیتەوە کێ هات شاعرانی کورد ئەژی گۆران شێرکۆ بێکەس حەمە باقی و زۆر ئودەبا و شاعرانی کورد هەمووی ئێستا ئێڵسی جاران بارەگەی ئێمە بوو لە پشتەوە حەدیقەیەکی گەورە هەبوو من کەلیمەکەم خوێنیەوە کەلیمەیەکە ئەوەتە ماوە تا ئێستا زرار معاون ئەمنە دەنگەکە تەسجیل دەکات وتم مشکوم باعتباری من لەگەڵ حکوومەتە حەلیفین وتم با تەسجیلی کەچیەکە بۆ بەیانی کە چوون بۆ سکرتاری اتحاد نقابات ئەمن لە بەردەمدا مەقڕەکەمان ڕاوەستا بوو کوڕێک اتحاد نقابات و ناوی محەممەد ڕەشید بوو محەممەد ڕەشید هاتووتی کاک نەجمەدین ئەوراقمانە قەت پێیاوتم بۆ گوتی وتی ئەوە ئەمن لە دەرگایە منیش وتم جۆم نەدایە وتم حەقمان چی ئەوانە خوان باسی نیەن بۆ لای اتحاد ئەڕۆن عێراقی بە ئێمەوە نییە وەڵڵا هەروەنی پێ نەچوو سیرەکەم معاون ئەمن هاتە سەرەوە بۆ لای من کوڕێکی گەنجی قۆس دانشت مەرحەبا سەید نەجم شلۆنەک نازانم چی وتمانە تفەضەل وتی مدیر ئەمن حەزەکات بتبینێ و چاوی پێت بکەوێ وتم خەلی خابرنی با تەلیفۆنم بۆ بکە چکە من ناترسم فەواسەتەیە ساڵە حوسوی لە بەغدایە وتی و ناوتێتی هەر خۆی بێ وتم وەڵڵا ماچی ئەم لە ئەو لە وتم نایە وتم خەلی خابرنی شتەکو عندە شغڵوێ وتی لازم أنت تروح من نازع مسألة كثير والله زور محاولة كل الرجل لا رئيس اتحاد لأن جامع رئيس اتحاد ونائبك كردو طبعا المسؤول ما كشفوا باعتبار من أندامي كاريري رقبوا وتيان زي وتم من نبيش بتنيا بشم وتم نقبز رمكن وتيان يمش لقلطة دين نائبك رئيس اتحادك وتم باش كشوين يشوروا برهان عبد الرحمن تكليتي أو كاتب مسؤولي بعث بو علي دحام همو قيادي بعث للاي مدير أمن بو شاوري من يعني كرت كبيست أمن رواتم درچون سلام شانه كرد يكتري زورة أناسي زور بيكو كونو ما كردوا سلام أنا كمل سلامك شون للاي مدير أمن أو كاتا قاسم أحمد الداود بو بيانو أبو عروبة إبراهيم حسين وأنور عمر برادري خمان بو أندامي حزبو يستشواب زما ولا هوليرا وتي سيد نجم أنت ليش قريت الكلمة بو أم أو كلميتو أو تاريتو أو دتون بوكا حزبي بعث أوها مثلا لسري وتم بو تشيتي هاي وتم إما حزبي حليفني إما بيكور بيكناها توين وتينا كلمة كيتو واي كرد لتاو شرك رويدا لشركة دوسيا بريندارو قاتشيكي كان بريبوا وتي نتيجة من أغاش من نبو لو شرا أم زمان مصاخويا بو تاركي تو بو نخير من نفزاني أغاش من نبو بلام أول الربط يعني كتبوا لقر أول يعني شو كم كلمة كيمن ولو كاك دارا برحمة بيه سريب ونسيو كف عن سياسة التعريب والتبعيد في كركوك يعني تو لو كاتا رخنت لسياسة التعريب والتبعيد بالين ببعثي كردن نسيبهم كف عن سياسة التعريب والتبعيد في مدينة يعني ما صار لو كاتا ريكوتنهبوا لبين شورشو لبين طبعا بياني آزار يعني تعريبش لم لا بردوام بو لا كيتروا بلى لا منطقيتها هول يعني دا دي بكنو دي شي عربي بعثي سرب بحزبي بعث من أقام له ولا براستي والله أبوه مناقشة مع نقل مدير أمنا وتي شو أنا كلمات خوينتو بالا جريدة بها نسايا وتم باشا تو وكل عضو في فرقة أو
فرقه يعني كوميته او كمتر وتمن عضو قيادي فرعم حزب امريكان بيبقى شو لا يخونمو ونكل بر اوي مفتح خوم بكم خوم هضيم او كانوا عمر معه وتي حزب هر امريكان بيبقى جيب جيكم وتم باشتو امري حزب جيب جيناك وتيبا وتم سيدي خود بك وسيدي منيش بك يترى نتيجة وتي تو يا بروح انتو كاك نجم خطارنا يعني توقيف منيش بوين باقي رباطك زوج ولا ما بو زور وتي بوين باقي كمان مدري كان ممنوع على الناس السجن من يعمل له صغوري في غرفية كوا أو غرفية هم يخلون وبيس واشتواء بزور ليسجن كرام إن جابن كتوقيفهم لغرفية كتابتي خبري مالو يعني لقالي كي كان اختي كلو بلينارد برادر شو بو سنگا وخبري دا وتي توقف عن كلورة سر كلمك برادراني سنگا ولق برقيان كربو بارقاي برزاني بو مكتبي سياسي كوا نجم النجري لجر تعذيبايا امن قرتيوتي اما اشتكينا الرواية برقي كي زوري عند ابو بتايبتي برا كاك نور الدين عبد الرحمن شلو بو نور الدين برادرم بو ونور الدين يجيك لا شورجيرة ديري نكاني حزب يعني وكاتا كاك رسول محمد شلو بو كاك صديق بو برقي كي زوري عند بو بارقاي برزاني ومكتبي سياسي وقيشت اوي اگر برنر دريم نتيجة كي ممكن شرح الجنسية بلام دا ماويك روز سيركم مدير امن نرد شورم او دو كره هم دوباره ابراهيم حسين نقل نائب رئيس كدانشت بولاي شو بولاي وتي وقيادة حزب قراري داوا اطلاق سراحة كان بلام كفالي 1000 دينار ابي بدي وتم ليش انت كفالي شاني مجرم وتم من مجرمه من كلمة حزب مخونيته وما حزبي حليفين او كره ابراهيم حسين عرب بعسيش بو وتي من كفيلم من واتي قيمك يعني بياوتيك أكين لقلطة يتر وتم باشا وتي جيت لا مانا وتم والله بوين باقي كمية لا تانا نرد شو المعاون أم لا أو لا بوين باقي ندوزيوا والله مش قالك بدرتهم وتم والله يابا هذا هدية لكم ما أريدها بو ختان والله يتر درتهم كدرتهم بوس بيني مؤتمري كريكاران أبو لبغاء همو كريكاران العراق كي مسؤولي كريكاراني باعث بو نعيم حداد من قلب الرحمة بن نجمتي قارمان مسؤولي جيتاران بو هات بيكو وشوين لبغداد لفندق حكيمة يا ليونستين كتوين بو كونوكا يتر نعيم حداد لستي كده برايتي وإن شاء الله يتنامل وأملا أولا ما ويكي قصي كرد والله كوريكي دهوكي جنجي قوس هرسا وتي استاذ مجال ما يقصب كم وتي فرمو وتي استاذ توبحسي برايتي ويكيتيكي اما سكرتيري عام اتحاد نقاباتي كركوك كان سجن كرولا سر كريميك ابرايتي وابي تو كسدنا ناسي كبر دام ناسينا والله خوي بيستبو يعني بابلين دزگیر کردنەکەی تۆ وا دەنگی دابۆ لە طبعا على كرشون وتي إن شاء الله بعد ما يصير نابية وجاري كترو إن شاء الله برايتي أو لا توابو كونو هاتي نبو وتيلكا صالو حسفي أو كاتمجي جباري جنشت نبو في الحكومة هذا قال بارتي بو شو ساعات دوني وهات الشونو هاتبان وتي كاكنا بدي خد بقرة وتنبو وتي سيدة صالح علي امشونا بلك لبغاب ميني جارت ريقر نوا وتي بتشين بو مريمة يكتب باشا من أمشوا شون درتم وتي رئيس نقاباتي دهوك عبد الله الجنيدي ناوبو وتي بصالح يوسفي أز دريكات يعني من دريكم والله منو نجمة قارمان هاتينا مالجمة الجباري الجباري تازا وجنيكي وخواستو هاتينا ماليان شو دور سعاد يانزا عبد الله الجنيد هات منو أو كري دركت برو كركوكو برو دوغ برا كهاتين الرقاء بنجمني قارمان موت كاك نجمني بياني أو كاتات جوتياران وكو هوز سياري كبو هوز ونازم بيانا دا وتم سياركيتو تفتيش ناكري سبين يديت الشونم بيك ودرجي
وڵا کەک نەجمنیش هات دەرچوون چەمشەماڵ لەژێر دەست خۆمان بوو وڵا گەشتمە چەند شەماڵ حتا سێرەکەم کاک عارف دانیشتووە لە چایخانەیە ماتەوە لێر وتی هاتی وتمەڕە وڵا کاک عارفەوە ئیتر لێەوە بەرەو سەنگان ڕۆیشتین دەوێ بەرەو سنگاو ڕۆیشتن لەوێشەوە ئێتر بۆ کیوە چەند بەرەو سەنگا ڕۆیشتین لە دوای سەنگاو بوو بە یعنی بەڕاستی کوڕێکی مانەگەڵ بوو گەنج بوو تەیارە شکێنی بەدەستەوە بوو کونا تەیارەمان کردووە لە ژێر ئەرزەکە مامۆسایەوە جارێ خۆ نەبوو بووە شەڕ یعنی ئەوەندە بێ سقە بوون بە حکوومەتی بەعس کوونە تیارەتان کردو بوو حکوومەت دەرەچوون کەرکووکان بەجێ هێشت وابزان پێش ئەو بەروارەی جەنابەت باست کرد پارتی وابزانام لەقیش لە کەرکووکە کشێنێتەوە لقە کشێنێتەوە لە کەرکووک لق نایەڵێ ئاخر چووکەم لێرە زەختی زۆر کراوە سەرمان لەوێ ئێمە سێ و چوار کچشمان لەگەڵا بوو مامۆستا بوو نەوناوە ئەو کاتە ئامرهێزی ئەو منتقەیە ساڵە بێداوی بوو ئێمە سەحبمان کرد لە قەرەداخ لە قەرەداخ سەحبمان کرد چوونە قۆپی قەرەداخ ساڵح بێداوی تووشی نەخۆشی کۆکە هات عەزیز قازی یاریداری بوو ئیتر ئێمە عەزیز قازیمان دی وتمان کاک عەزیز قازی کاک ساڵح نەخۆشە ئێمەی کەرلق مستعدین لەگەڵتە تاعاون بکەین بۆی تقریب 1500 کەسی حتای بێچەکمان لەگەڵ بوو بەرەو کوێ بەرەو ئەزمەر لە ئاوی تانجرۆ تێپەڕین ساڵح بێتایی قبولی نەکەوتینە من خۆم تااقەتم باشەوەها وتمان باشە بەرەو ڕۆیشتین پێشمەرگەیەکم لەگەڵ بوو مەتارەکەمدا بووی کە وتمان گەیشتمانە ئاوی تانجرۆ هەلبی کە ئاوەکە پڕیکە مانگی 6 بوو زۆر گەرما بوو زۆر وڵا کە ڕۆیشتین من زۆر ماندوو بووم حتاکو برادێک ماینی پێ بوو وتی ماینەکەت پێ بدەم وتم نا پێویست ناکەم تێنم بوو زۆر نردمە شوێن ئەو پێشمەرگە وتم کوا مەتارەکە وتی وڵا ئەوم تێ نەکردووە تەوەڕاوەچی لەگەڵا کرد وڵی تر کوڕی پێشمەوتی وتم ناڕۆی بزانە ئاوێکم و پیا بکە زۆر تینومە وڵا چوو کوڕێکی دۆزیوە خوارزامان ناویش ناوی حەسەنە وتوی ئاوەکەم بۆ فڵان کەسە جا ئاو کێیدا ڕێگەیش دوورە لە تانجەرۆ ڕۆیشتوین بەرەو ئەزمەر وەڵا ئەوەکەی هێنا نەختێکم خوارددا بن پێشمەرگەکان گەیشتینە بان شاخی ئەزمەر ئەو کاتە ئامەریەز ئەڵاغاوەن فەتەحاغا بوو پێشمەرگەیە بەرەو من هات وتی کاک نەجمەدی ماڵ و مناڵەکەتیان دەرکردووە هەوراز کوڕم ساڵ و نیوە بوو ئەویش خەریکی لە ڕێگە بخنکێ بە هزار خاڵی دۆیاندا بۆ پێی نادەمجی وتی کاک نەجمەدی تۆ ماڵ و مناڵەکانتم ناردە بۆ گرگەیەر فەرعی چوار لێوە بوو حزب ماڵی مەلا ڕفعەتیش لەگەڵ هەموو پێش عایلە بوون ئیتر برادێرە قەراروا بۆ من بگەڕێەوە بۆ ناوچەی بناری گر و زەنگنە و داوێ بۆ تەنزیمات ئیتر کاک نوورەدین وتی من لە جاتی تۆ ڕۆم تۆ بچۆ بۆ لای ماڵ و مناڵەکە مامۆستا کاتێک کە شۆڕش تووشی نسکو ئەبێ تۆ لەکوێ ئەبی من لە پێنجوێن بوو باش لە پێنجوێن بووم شۆڕشەکە دوای ئەوەی ئیتیفاقی جەزایر کرا کە ئیتیفاقی جەزایر کرا بین سەدام و هەواری بۆ مدیان و شای ئێران ئەو کاتە شۆڕشەکە بەرزانی لە کوردستان نەبوو خەڵک هەر دێتەوە شتێکمان بۆکە کە هاتەوە تو بەرزانی چوو بۆ ئێران شای دی بوو لە نێتیجە گەیشتە ئەو قەناعەتەی کەوا شۆڕشەکە ئەبێ کۆتایی پێبێت بەرقەی کرد بۆ هەموو شوێنەکان عەلی هەژار بە ڕەحمەت بێ بەرقەی هێنا بۆ پێنجوێن ئەو کاتە نووری شاوەز لێوە بوو کۆبوونەوەی لەقمان کرد عارف تەیفور زۆر بە من و کاک نووردیوتی وەرە لەگەڵمان بۆ ئێران و لەگەڵ بارزانانی و ئێمە وتمان کاکە شۆڕش کۆتایی پێ هاتووە ئێمە دوای بینە ئێران لە ئێرانشی تیامان کردن بە ماوەستی تۆنگ و ئەملاولا ئاخر باڵی مەکتەبی سیاسی بۆەوە متهم بوو ناین چون نووری شاوەزماندی وتمان کاک نووری ئێمە ئەگەڕێنوتی بۆ ئەگەڕێنەوە وەرن لەگەڵمانە ئەملا وتمان وەڵا هەر ئەگەڕێنەوە وتی دەباشە ئەگەڕێنەوە قسە مەکەن من ماڵ و مناڵەکەش من دەرکردووە بە لە خۆم ناردیانمەوە وەڵا ئێمەش بە تراکتۆر من و کاک نوورەدین لەگەڵ مەحموود مەلا عەزیز بە ڕەحمەت بێ مرد گەڕاینەوە بۆ سلێمانی کە چوونە سلێمانی بردوانانە مەقڕی بەعەس لێشۆ سەیدە سوەدێ خەڵک کەرکووک بوو دوای کوژرا لە سلێمانی سەیدە سوەد و جەماعەت بەعسا قسەیان کرد
کە قسەیان کرد ئێمەش خۆشمان نەگرت پێمان وت باش سوالێکمان هەیە ئێوە چۆن کچێکی کورتان ئیدام کردووە لەیلا قاسم ئەو کاتە لەیلا قاسمان ئیدام کردبوو وتی وەڵڵا ئیداممان کردووە لەبەرەوەی یەکێکتر جورئەتی ئەوە نەکا هەوڵدا ئەوان تەخریبی پێڵێن ئێمە شودمان ئەمە شتێکی ناحەق و عەلا کولین ئێمەیان دووبارە ناردەوە بۆ ئەمری کەرکووک مامۆستا ئەو کاتە هەر کەسێ پەیوەندی بە شۆڕشەوە هەبوو بێ کە کشایەوە با بڵێن لە دوای نووسکۆکە ئەیانێش لە کەرکووک نیشتە جێبن نا ئەو کەسانی ناسرااو بوونیان هێشت جەنابەت مایتەوە لە کەرکووک یا من ڕاستن منیان گواستەوە بۆ هەولێر ئەوایە بەیانی و ئێوارە لە ئەمری هەولێر ئەمزا بکەم بەیانی و ئێوارە باشە ئەی لە دوای هەولێر بۆ کێ ئەمزا لە دوای هەولێر ڕۆژێک مامۆستا عزت خەڵکی کەرکووکە مدیری ئیشغاڵ بوو حتا ڕۆژێ بۆ منی وت کاک نەجمی حەزەکەم لەگەڵمان بێت منیش ڕاستی مراقب بووم وتم بۆ ئەم پیاوە تووشی مشکلە بێ بۆبوونە منەوە زۆر سوپاسیم کرد و مامۆستا من خۆم ئەڕۆم و دێم تۆ بۆ ڕەبتت لەگەڵ من هەبێت جەنابەت مدیری و ئیش و کارە زۆرە ڕۆژە بامی کرد وتی فەرمودانیشە وتی نازانم چیت پێ بڵێم وتم فەرموو بڵێ چی هەیە وتی تۆ ئەمری مەجلس قیادەتەوە ئەمرەکەم پێیە نەقلی دیوانیە بوویتە منش دیوانیم نەدیوە وڵا وتم مشکلە نییە بەس 5 ڕۆژ مۆڵەت هەیە تا مباشرەی دوام بکەی هاتمەوە لە بەماڵ ومت وتم من ئەوە نەقلی دیوانی بوومەوە بزانین چۆنە پرسیارم کرد دیوانیە لەکوێیە وتیان لە خوار بەغدایە ئەوەنە دوورە لە حلەوە ئەوەنە دوورەین چوو کە چوون بۆ دیوانیە چوومە ئوتێ لە سێرەکەم پیسمین پیانەوە شەتر عەرەب وڵا لەوێ هەڵسام چوومە ئەو ئوتێل فندق حەکیمەیە سێرەکەم ئەو کوردەکان هەوێت کوردەکانی سلێمانی ڕەشید عارفە و کامل عەلیکاکیە و مامۆستا باقیە و هەموو لەوێن وڵاتی پیان خۆش بوو وتم وەڵام منیش نەقڕ بوومە نزیکی دایرەکەم بووم ئێتر لەوێ مامەوە هەتاکو ماڵەکەمیانش هێنا مانگی دە ماڵەکەمیان هێنا ئێتر چەندێ مامۆستا لە دیوانیە 30 ساڵ 30 ساڵ لە دیوانیە مایتەوە لە هەفتا و حەوت و هەفتا و هەشت بڕیار درا کوردەکان بگەڕێنەوە برادێرێکمەیە کاک محەممەد شاکری یادی بەخێر بێ وتی کاکنبنی تۆ ناگەڕێنەوە لە بەرەوەی تۆ ئەندامی لەق بوویتە و ئەمنیش تحقیقەکە وەڵام منیش وتم پێویست ناکەم مادام بۆ لەق بچ و ئەمن و تحقیق و شتیوە نەڕۆیشت باشە مامۆستا بە دواهەمین تەوەر و گفتوگۆمان لەسەر هین بێ پێکێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1975 و هەروە ڕاگەیاندنی شۆڕشی نوێ لە ساڵی 1976 ئایا جەنابەت ئاگداری ئەو حرەکەیە چۆن هیچ پەیوەندیەکرد لەگەڵ کاک کەمال محیدین هەبوو کاک کەمال محیدینش پەیوەندی هەبوو لەگەڵ شۆڕش چکە ئەو کاتە پەیوەندەکان فەردی بۆ لە عێراق بوو نەتەتوانی بە کۆبوونەوە شتیوە من لەگەڵ کاک کەمال محیدین پەیوەندیم کرد و پەیوەندی هەبوو لەگەڵ مام جەلالە کاک کەمال محیدین بەڵێ مامۆستا لەو ماوەیە لە دوای پرۆسی ئازادی پەیوەندیت کردەوە بە دوای پرۆسی ئازادی بەڕێز مام جەلال زانی بووی من لە دیوانیم وتبووی با بمێنێتەوە منیان کردە مەسئولی دیوانیە نەجەف سەماوە ناسرێ بەسرە مەقڕێکشیان بۆم کردەوە مەقڕی حزبمە بوو خەڵکەکە زۆر بە پرۆشەوە هاتن و پێشش پێشێشمە بوو هەر ناو جەرگەی دیوانیە و حتا ئەحزابی سیاسیەکان ئیسلامیەکان شتێکیان بکردایە ئاهاتن بۆ لای ئێمە بۆ ئەوەی مشکلەکان چارەسەر بکەین بەڵام مامۆستا لە کۆتاییدا هیوای تەمەنێکی درێژ و تەندروستیەکی باشت بۆ خوازین هیوادارین بەردەوام بیت هیوادارین بەگەشاوی و بە تەندروستیەکی باشەوە بتبینین لە ماوەی ئەم دوو بەشەی بەرنامەکەدا ماندوومان کردی زۆر سپاس من سوپاسانەکەم بۆ هاتنتان ماندوو بوون لەگەڵما سوپاسانەکەم ئومێدەوارم بەردەوام بن لەم تەوەرانە بۆی خەڵکی تریش دەوڵەمەندیکەن تەوەرەکەتان و ئەم بەرنامەی جوانەیەکەوە دەستان پێ کردەوە زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووهەمی بەرنامەی بەسەرهات لەگەڵ تێکۆشەری دێرینی گەلەکەمان بەڕێز نەجمەدین گلی
تا بەسەرهاتێکی کەسایەتێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.